هەر ئەم یادا تەوەری ئەمڕۆمانە بێت کە گفتوگۆی لەبارەوەکەین کاتە ساڵیادی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان تەوەری هەواڵەکانمان ئەبێت کە لەگەڵ عەلی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕەخستنی پارتی لە سلێمانی گەرمیان گفتوگۆەکەم. ئەم کاتتان باش بەڕێز عەلی حوسێن. سپاس بۆ ئامادەبوونتان و ئەم یادەشتان لێ پیرۆز بێت. کاتتان باش. سپاس بۆ جەنابەت. لەم یادە چ پەیامێکتان هەیە کە بۆ لایەنەکان بێت بتانوێت بیگەێنن؟ پێشەچی پیرۆزبایی لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکەین، هەم لە یادی دابەزراندنی پارتی دیموکراتی کوردستان، هەم لە ساڵیادی لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانی. سڵاو و ڕێز بۆ ڕوحی بەرزەفڕی بارزانی نەمر دامەزرێنەری پارتی دیموکراتی کوردستان و کاکدریسی هەمیشە لە یاد هەموو ئەو سەرکردە دلێر و تێکۆشەرانەی کە لە پێناوی پارتی و کوردایەتی خەباتیان کرد و قوربانیاندا، وەرسلااو لە ڕوحی شەهیدان کە ئەو ڕۆیان بۆ ئێمە دروستکە و لە دەست و بازووی پێشمەرگە و لە هەموو خەڵکی کوردستان. ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی کوردستان کە پارتی لە دوای نائومێدی، دوای ئەوەی کە دوای جەنگی جیهانی دووەم، دوای نائومێدی پارتی و بارزانی ئومێدیان بۆ خەڵکی کوردستان دروست کرد و لە کاتێکیشدا بوو کە ئەو سەردەم باوی چەپ و باوی سۆسیالیستی بوو، بەڵام پارتی بە پێشبینی بۆ ئایندەی کوردستان، بە پێشبینی بۆ قەزیەی کورد کە کورد ئەبێ هەوڵ بدا یان کوردستانیان هەوڵ بدەن بە شێوەیەکی دیموکراسی، بە شێوەیە کە هەم ڕوحی نەتەوەیی و نیشتیمان پەروەری لەگەڵ بابەتی دیموکراسی تێکەڵ بکە، چ لە خەباتی سیاسی و شۆڕشدا، چ لە حکومڕانیدا. ئەو ڕۆژ پارتی دوایی 78 ساڵ خەبات ئەوڕۆ هەرێمی کوردستان ئازادە کە بەردی بناغی ئازادی کوردستان و تێکۆشانی خەڵکی کوردستان پارتی و بارزانی ڕۆڵی سەرەکی و گەورەی هەبووە. ئەوڕۆ پارتی لە سەرئاستی کوردستان، لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوچەکە، لەسەر ئاستی دنیاش هەمووکو حزبی سیاسی هەمیش سەرۆک مەسعود بارزانی وەکو ڕێبەرێکی مێژووی گەورە مامەڵەی لەگەڵ دەکری. پێگەی پارتی پێگەیەکی گرنگە لە معادلاتی ناوخۆ، لە معادلاتی عێراق، معادلاتی ئیقلیمی، هەتا دەتوانین بڵێم هەندێک جار لە معادلاتی دەولیش. بۆیە بەرپرسیارەتی پارتی ئەوڕۆ لەو قۆناغەدا کە ئێمە بەرەو هەڵبژاردن ئەچین، هەڵبژاردنێکی دیموکراسیانە بە تەکید پارتی ڕۆڵی دەبی لەگەلایەنە سیاسیەکان، هەم بۆ ئەوەی هەڵبژاردن بە شێوەیەکی هێمن و دیموکراسی بەڕێوە بچی کە هاوڵاتی سەنجی مەحەک و بڕیاردان بیتن لە ئایندەی کوردستان و هەمیش بەڕێز عەلی من دێ بەسەر پرسی هەڵبژاردن، ئەمەش پرسیارێکی دیکەیە کە لە جەنابتانیەکان، بەڵام دەمەوێت ئێستا لە دروژەی قسەکانی جەنابەت ئەوەی کە باس کرا باسی پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئەم پارتە چەند گرنگاوە چ شۆڕشێکی کردووە، بەس وەکو پەیام ئەمێ بزانێت جەناب چ پەیامێکت بۆ لایەنەکان هەیە؟ طبیعی پەیامی ئێمە پەیامی پارتی دیموکراتی کوردستانە. پارتی ئامانجی پارتی وەسیلە بووە، یعنی غایە دۆزی ڕەوای گەلی کوردستان بووە. بە تەکید ئێمە لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان کوردستانی عێراقی ئێمە حزبی جیاین، بە تەکید بەرنامە و استراتیجەتی جیاشمان هەیە، بەڵام بە تەکید بە تایبەتی لەگەڵ حزب و لایەنە کوردستانیەکان ئەوەی کە بڕوای بە بابەتە نەتەوەیی و نیشتیمانیەکان و دۆزی ڕەوای گەلی کوردستان هەبی، بە تەکید خاڵی هاوبەشمان هەیە. ئێمە دەستی برایەتی و تەبایی یەکڕێزی بۆ هەموو لایەنەکان دروست دەکەین. ئێمە گرفتی ئێمە بابەتە استراتیجیەکانن لەگە هەندێک لایەنی سیاسی لەسەر بابەتی نەتەوەیی و نیشتیمانی و دۆزی ڕەوای گەلی کوردستان. بۆیە ئێمە داوا دەکەین لەو بابەتە استراتیجیانە ئێمە هاودەنگ بین، کۆک بین، خاڵی هاوبەش دروست بکەین، بە تاکید لە بابەتی تر کە پەیوەستە بە دەستکەوتی حزبی یان دەستکەوتی سیاسیان دەستکەوتی ئینتیخابی پارتی لە درێژایی ژیانی سیاسیدا پارتی لەو ڕوانگەیەوە زۆر گرفتی نەبووە، بەڵام بە تاکید لە بابەتی استراتیجی نەتەوەیی نیشتیمانی لەو بابەتانە ئێمە پەیامی ئێمە بۆ حزب و لایەنە سیاسیەکان و ئەوەیە کە هەوڵ بدەین لەمە کۆک بین بۆی بتوانین هەمومان ببین بە هێزێکی پتە و هاوکاری یەکتر بۆی بتوانین ئەو قۆناغە تێپەڕین لە بەرژەوەندی و ئیستیقراری کوردستان و عێراق و ناوچەکە.
بارز علی کەواتە ئێستا پەیوەندیتان لەگەڵ لایەنەکان بە تایبەتی مەبەستم یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆنە پەیوەندیتان لە چه ئاستێکە؟ طبیعی زۆر جار ئەو بابەتەمان دووبارە کرد ئێمە دوو حزبی جیاین ئاساییە بۆ چوونی جیامان هەبیتن پەیوەندی ئێمە لە زۆر مەحەتات خراپ بووە باش نەبووە بەڵام لە زۆر مەحەتاتی گرنگیش پەیوەندیمان باش بووە هاوپەیمان بووین لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق لە زۆر مەحافلی هەتا لە مؤتەمەراتی دەولی کە پەیوەست بووە بە عێراق کە ڕۆلی کوردیەک ئاراستە بیتن لە هەندێک مەحەتاتی گرنگ هاوکار بووین و پێشتریش لە پێش ڕاپەڕین لە بەرەی کوردستانی لە پرۆسەی بڵێن ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە پرۆسەی ئازادی عێراق و کۆمەڵک بابەتی ترکار ڕێکەوتنی نامەی استراتیجی لێ دروست بوو دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان دروست بوو گرفتی ئێمە ببورن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگە بەشێک لە لایەنەکانی گرفتی ئێمە ڕوئیای استراتیجی ئێمەیە بۆ ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەین کە لە ڕووی استراتیج لە خاڵە هاوبەشەکانی پەیوەست بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بەرژەوەندی دۆزی ڕەوای گەلی کوردستان ئێمە لەوە هەندێک جار ئێمە تێبینی و گرفتمان هەیە ئەگەرنا بابەتی تر ئێمە لە هەڵبژاردن لە ساڵی 92 پارتی 51 ئەوان بە 49 دەمانتانی حکومەت تەشکیلکەین ئێمە لە ئەو کاتێککە گۆڕان 25 کورسی هینە یەکێتی هاوپەیمانی ئێمە بوو ئێمە لەو کاتە کە دۆخی یەکێتی باش نەبوو کە زۆر خراپ بوو پارتی ئامادە بوو سەرۆکوەزیران بدە بە یەکێتی بۆی تەوازنی قووەت هێز ڕاست بکاتەوە لە بەرژەوەندی یەکێتی لە کۆمەڵک مەحەتاتی گرنگ پارتی هاوکار بووە لە بابەتی استراتیژی ئێستاش ئێمە ئامادەیمان یعنی بابەتی استراتیژی ئەگەر ئەو لایەنانە لەگەر ئێمە کۆک بن هاوکاری ئێمە بن بە تەکید بابەتی تر پارتی ئامادەی تێدا هەیە و ئێمە هیچ لایەنێک ڕەفز ناکەینەوە بەڵام بە تەکیدیش لە شێوەی مامەڵەکردن و کارکردن پێکەوە هەندێک تێبینی جددیمان هەیە چونکە پارتی حزبێکی بە استراتیجە لەسەر ئاساسی تەکتیک دروست نەبووە و لەسەر ئاساسی تەکتیکیش ئیش ناکات با پارتی حزبێکی استراتیجی نەتەوەیی و نیشتیمانی و بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان بۆ ئێستا و ئایندەی کوردستان لەبەرچاو دەگری. بەڵێ بەڕێز عەلیت ئێستا کاتی ئەوەیە کە باسی پرسی هەڵبژاردن لەگەڵ جەنابەت بکەم تا چەند ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن کراوە بە تایبەت لە سنووری جەنابتان کە سلەیمانی گەرمیانە؟ ئێمە بڕوامان بە هەڵبژاردنە اینجا هەڵبژاردن ئەنجامەکەی چۆن دەبیت خەڵکی کوردستان بڕیار دەدا ئەگەر خەڵک لە ڕابردوو متمانەی بە پارتی دیموکراتی کوردستان کردبیتن بە تەکید نیشانەی ئەوە بووە کە پارتی و جەنابی سەرۆک بارزانی جێگای متمانە بووە بڕوایان پێ بووە کە بتوانی لەو قۆناغا هەم لە ڕووی استراتیژی سیاسی و پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان هەم لە ڕووی خزمەت گوزاریش لە ڕێی نوێنەرەکانی لە حکوومەت یان لە سەرۆکایەتی هەرێمیان لە وزارەتەکان بتوانی خزمەت بکە بە تەکید ئەگە سبەینێک کە ئێمە کەم و کوڕیمان هەبی خلک گرەیمان لێ بکە نیگەران بیتن ئێمە تەفەهوم دەکەین بەس پێمان وایە ئەو ڕۆژ لەو قۆناغەدا تاکو ئێستا کەسی تر نەیتوانیە بەڕەغمی هەندێک کەم و کوڕی کە ڕەنگە هۆکار بەغدا بووی بی هۆکار هەندێک دۆخی هەرێمی بووی بی پەیوەست بی بە هەندێک بابەتی ئابووری ئەگەرنا پارتی بۆ خزمەتی خەڵک دروست بووە پێمان وایە ئێستاش پارتی جێگای متمانەی خەڵک دەبی و پێگەی بەهێزی خۆی جارێکی تر لە ساحەی کوردستان و لەسەر ئاستی عێراق پیشان دەداتەوە ئێمە لە هەموو کوردستان ئامادەی باشمان کردووە و لە سنووری سلێمانیش بە هەمان شێوە تایبەتمەندی سلێمانی ئێمە خەڵکی ئێمە لەو سنوورە ئیدارەی خۆجێیی لە دەست ئێمە نییە کە بتوانین لەوێ خزمەت لە ڕووی پرۆژەی خزمەت گوزاری بکەین و ڕەنگە لە ڕووی حکومڕانیشدا کە ئێستا ئەوڕۆ مەسەلەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرۆر بارزانیە هەندێک گرفت لە کابینەکەی دروست بووی ڕێگر بووینە لەوەی کە کاک مەسرۆر بتوانیتن واریداتی کوردستان هەمووی لە یەک شوێن کۆبکاتەوە بۆی وەکو یەک خزمەت گوزاری بۆ هەموو شوێنەکان وەکو یەک بگاتن ئەوە تقریبان ئەو ئێڕهابە فکریەی ساڵانی ڕابردوو دایانتوانی خەڵکی پێچاواشە بکەن پێمان وایە ئێستا سەردانەکانی جەنابی کاک مەسرۆر بۆ سلێمانی و هەڵەبجا بۆ منتقەی ڕاپەڕین بۆ گەرمیان بۆ ئەو شوێنانە بۆ خەڵکیش ڕۆن بۆتەوە کە
سەرۆک وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیتی کە خزمەت بەو سنوورە بکاتن باشە و بە تاکیدیش ئیش دەکەین بۆ لە ئایندە ئیدارەی خۆجێش ئەو سنوورەت کرد کە بەڕێستان لەوێ ئەمە حەز دەکەم ئەوەشت بۆ تەواوکەم ئێمە ببوورە ئێمە ئیش دەکەین بۆ ئەوەی لە ئایندەش ئیدارەی خۆجێتی هەوڵ بدەین لە سلێمانی بەشدار بین ئاساییە لایەنەکانی تریش لە هەولێر و دهۆک بەشدار بن بۆی بتوانین کە فعلەن پارتی لە ئیدارەدا ئەوەی خۆی دڵسۆزی خۆی هەستکردن بە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر هاوڵاتی و بەرامبەر خەڵکی کوردستان پیشان بداتن و ئێمە بەو ئاراستەیە کار دەکەین. زۆر باشە کاتە با لێرەوە بپرسم ئەوەی لە کەرکووک ڕوئەدات چییە؟ خوێندنەوەتان بۆ چییە؟ بۆ پێی کە جەنابەت لە سنووری دەسەڵاتی ئێوە لە سلێمانی و گەرمیان هەتانە و دەزانن کە باسی وەشتان کرد کە دۆخەکە بە شێوەیە کە لەوێ زیاتر ناکرێت هەندێک کار کە ئەتانوێ ئەنجامی بدەن گرفت و ئاڵنگاری بۆ دروستەکرێت. ئەی خوێندنەوەتان بۆ کەرکووک لەم دۆخی ئێستا چییە؟ طبيعي كركوك و گەرمیان لە ڕووی ڕێخستنەوە سەر بە مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانە سەر بە ئێمە نییە بەڵام بۆ دەنگدان سنووری گەرمیان بازنەی سلێمانی حساب دەکرێت. طبيعي كركوك تایبەتمەندی خۆی هەیە ئێمە بە درێژایی مێژووی خەباتی سیاسی و شۆڕشی ئەیلولی مەزن یعنی یەک لە گرفتە سەرچەکانی ئێمە کەرکووک بوو و لە دوای ڕاپەڕینیش گرفتی ئێمە لەگەڵ ئەو حکوومەتە یەک لە دواییەکانی عێراقیش و لە دوای 2006 بە هەمان شێوە گرفتی سەرەکی ئێمە و پێداگیری ئێمە لە نووسینەوەی دەستور مادەی 140 بوو بۆی ڕاپرسی بکرێ بۆی ئەو شوێنانە بگەڕنەوە سەرێمی کوردستان. ئەو ماوەیە ئێمە طبيعي لەگەڵەوە بووین کە هەڵبژاردن کراوە لە کەرکووک هەوڵ بدەین طبيعي بە پێی تایبەتمەندیەکانی ئێستا مامەلە بکەین. ئێمە بەبیرمان دێ لە دوای 16 ئۆکتۆبەر طبعی زۆر مزایدە دەکرا لەسەر کەرکووک کە کەرکووک ئارامە و کەرکووک لە دەستەکی ئەمیندایە و هەندێک دایانگوت ناوی پارێزگاری کورد لە جیرفانی ئێمەدایە و ئێمە بەو شێوەیە دەکەین بینیمان لە 2017 خەڵکی ئێمە چۆن زوڵمی لێ دەکرێت غەدری لێ دەکرێت لەو شوێنانە. ئێمە لەگەڵەوە بووین کە هەوڵ بدەین لەگەڵ واقعی کەرکووک بخوێنینەوە لەگەڵ دۆخی ئێستای سیاسی لەگەڵ عەرەب لەگەڵ تورکمان لەگەڵ کورد پێکەوە هەوڵ بدەین بە تەفاهم بۆی ئیستیقراری ئاسایشی هاوڵاتی لە کەرکووک ئەمنیەتی کەرکووک بپارێزین و لەو دۆخە هەوڵ بدەین بە کۆدەنجی لی دەربچین و بە نسبەت کوردیش ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی ئەو کاتیش ئێمە لەگەڵ ئەوە بووین ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین دەنجی هێنا بوو یان بڵین 5 کورسی هێنا بوو ئێمە تەقدیری کورسەکانی یەکێتیشمان دەکرد بەڵام خۆ لێرەش لە هەرێمی کوردستان وازەحە ئێمە 45 کورسی بووین بەڵام مامەلەی کورسیمان لە گەیەکێتی نەکرد لە وەزارەتەکان مڕعاتی ئەوەمان کرد کە ئێمە شەریکین لێرە لە کوردستان پێمان وابوو لە کەرکووک ئەبێ هەوڵ بدەین پارێزگارێکی کوردی نیشتیمان پەروەر نەک بە ڕەزامەندی پارتی وێچێتی بە ڕەزامەندی لایەنە سیاسیەکانیش بۆی بتوانین هەموومان پێکەوە دیفاع لە استراتیجەتی ئەو پارێزگارە بکەین بۆی تعریب ڕابۆستی بۆی ئەو زوڵمەی لە کورد دەکرێت لەو شوێنانە لە کوردستانیان دەکرێت ڕابۆستی بۆی بتوانین ئەگەر گرفتەجیش هەبووی بی لەگەڵ عەرەب لەگەڵ تورکمان ئەمانە چاک بکرێنەوە بتوانین پێکەوە بە تەبایی لە کەرکووک بشین بەڵام ئەو ئاراستە تاکڕەوی پەیڕەوکرا پێمان وابوو دروست نەبوو مەسەلەکە شەخسی نییە مەسەلەن ئێستا پارێزگار ئەو بەڕێزە کاکڕێ بوارە یعنی ئەمە تێبینی ئێمە نییە لەسەر کاکڕێ بوار تێبینی ئێمە لە شێوەی مامەلەکەی بوو پێمان وایە ئەو سەفەقەتانە هەندێک جار هەم بە زەرەری کورد تەواو دەبن هەم بە زەرەری ئەو لایەنە سیاسیش تەواو دەبن. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە سلێمانی گەرمیان عەلی حوسێن لەگەڵمان بوویت سپاس.